سەردانی دکتۆر ڕێبوار ئیسماعیل لێپسراوی مەڵبەندی سەی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یانەی وەرزشی برایەتی کە بە ئامانجی بەسەرکردنەوە لە بارودۆخی یانەکە و پیرۆزباییکردن بە بۆنەی بەدەستهێنانی پلەی دووەمی خولینایبی تۆپی کوردستان سەردانی یانەکەی کردووە. ئامانجم لە سەردانی یانەی وەرزشی برایەتی ئەوە بوو کە دەستخۆشی و پیرۆزباییان لێ بکەم لە بەرەوەی پلەی دووەمیان لە ئاستی کوردستان بەدەستهێناوە لە تووپی پێ و هەروە لە ڕێگای وەرزشوانانی یانەی وەرزشی برایەتی پەیامی یەکێتی بۆ تێگرای وەرزشوانانی شاری هەولێر بنێرم کە وەرزشوانان لە هەلومەرجی زۆر سەختدا دەژین بە تایبەتی لەم سات و کاتێک کە ئێستا هەرێمی کوردستان لە قەیراندا دەژیتن. سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ سەردانی یانەی وەرزشی برایەتیم کرد. یانەی وەرزشی برایەتی یانێکی دێرینی شاری هەولێرە و ڕابردوویەکی دوور و درێژی هەیە لە پێشکەشکردنی خزمەت لە بۆ وەرزشوانانی شاری هەولێر و یانەی وەرزشی برایەتی ساڵانە چەندەها وەرزشوانی پێدەگەیەنیتن و بوویتە مەدرسەیەک و بوویتە قوتابخانەیەک بۆ وەرزشوانانی شاری هەولێر و ئێمە سەربەرزین بە میانەیە. لای خۆشیانەوە بەرپرسان و کاربەدەستان و یاریزانانی یانەی برایەتی لە سەرجەم تیپەکانی یانەکە دڵخۆشی خۆیان بە سەردانەکەی لێپسراوی مەڵبەندی سەی هەولێر دەربڕی. سەردانەکەشیان بە پشتیوان و پاڵپشتێکی باش بۆ یانەکەیان دەربڕی. ئەمە پاڵپشتێکی باشە بۆ یانەی وەرزشی برایەتی کە ئێستا لە کاتی دەست بەکاربوونی هاتووە هەموو بڵێن ئامادەی خۆیان داناوە کە هاوکاری یانەی وەرزشی برایەتی بکەن کە تاکە یانەی یەکێتیە لەو ناوچەیەدا هەیە و هەروەها پیرۆزبایی و دەستخۆشیشی لە تیپی تۆپی پێ و کرد بە بۆنەی کە بەدەستێنانی پلەی دووەم و هەروەها یا ئەلعابەکانی تریشمان بە هەمان شێوە پیرۆزبایی و پاڵپشتی خۆی ڕاگەیاندووە. دووبارە ئێمە سوپاسیان دەکەین ئینشاڵڵا ئەمە سەرەتایەکی باش دەبێت کە لەگەڵ سەرکردایەتی تازە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دیدگایەکی تازەوە بۆ وەرزش بڕوانن و هاوکاری وەرزش و بەتایبەتی یانەی وەرزشی برایەتی بکرد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی دروستبوونیەوە هەمیشە گرنگی تەواوی بە وەرزش داوە. لەم پێناوەش چەندان هەنگاوی گەورەی بۆ گرنگیدان بەم بوارە داوە. یانەی وەرزشی برایەتیش لە ساڵی 1984ەوە کە مێژووی دروستبوونی یانەکەیە هەمیشە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری کراوە. لە سەردانەکەی ئەمڕۆیشی لێپسراوی مەڵبەندی سەی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنی پاڵپشتی و پشتیوانی زیاتری بۆ یانە سەوزپۆشەکەی پایتەخت لە داهاتوودا دەربڕی. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.